لە چەند ڕۆژی ڕابردوو هەواڵەتشاندا بە من کە گوایە حزبی بەعس لە سلێمانی کۆبوونەوەشی قیادەی هەبووە، سەرکردایەتی هەبوو و هێزێکی عێراقی بەسەریاندادانێ و گرتیجان. من بەڕاستی نەوێران بڵاو کەمەوە لەبەر ئەوەی ئێمە هەروەمان زانیە کە حزبی بەعس لە هەولێرێ بارەگاکانی زۆرە، لە سلێمانی ئەو شێوە نییە و بە تایبەتی کە ناوی جەمال مێردی حەلا هات کە کچە گچکەی سەددامە، مێردی کچە گچکەکەی سەددامە، ئەوە بە ئاشکرا تەلەڤیزیۆن بووجی ئەم سوپاس مەسعود بازاڕندەکەم زۆر هاریکاری کردمێرا وتم قورسە، یعنی بڵێم لە سلێمانی جیرانە. بەڵام کاتێک ئەوڕۆ کە شەفەق نیوز دیتم خەبەرەکە بڵاو بۆ و کاک مەحموود یاسینیش پێشتر بڵاوی کرد بەوە چەند ڕۆژێک لەوبەر، ئەم بەڕاستی نەوێرام، ینی بە منیان گوت چەند ڕۆژێک لەوبەر نەوێرام بڵاوکەمەوە. برادرم بۆ دەتمێنی قورسە خوێنەر حەزم بکاتم کە کۆبنەوە قیادە لە جیاتی هەولێر بکرێت لە سلێمانی. بەڵام ئەوڕۆ ئەوە باسی کردە شەفەق نیوز بەس ئەڵێ کۆبنەوەیان کردەوە هێزێکی عێراقی چووە، بەس ئەو ئێمەزانین تەمێچێتیش هاریکار بووە لەو ئەوەی تانیا شتێک ئەوەیەوە پێدەچێتن مەجای جەمال کە ناوی جەمال مستەفا عەبدوڵڵا سوڵتانە وەکو گوتم مێردی حەلای کچی سەددامە کچە گچکەکەیەتی، ئەوانە باڵەشی گیان کە پێیان دەگوترێ قیادەی قوتری تەنزیمی تونس و قیادەی ڕسمی قوتری عێراقیان هەیە کە ئەو لیوا سام سەفار بەلای کەم دوونەیان سێ گروپی باسی هەن ئێستاکان هەریەکە ئەو جەمالە وازام لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کۆنتاکتی هەیە، پارتیش لەگەریان بینی زۆر خۆشە. لەو بەسەدادانە دەنگۆ هەیە 13 قیادە کە سەرکردایەتی حزبی بەعسی باڵی جەمال چیرانە، ئەمین سڕەکەی قیادەی قوتریان چیرایە کە ناوی ئەبوو عەلاعەدین کەعبیە کە بە ئەبوو عەباسە. بەڕێزان ئێمە هەر زانیمانە پارتی کۆنتاکتی زۆر هەیە بەس فۆ نییە، یەکێتی لە کۆنی شێ بووە هەر بۆ زانیاریتان، یعنی عەزە دووری چەند جار چوتە سلێمانیش لە ماڵی شێخ تەیب بووە، شێخ تەیب کە مەشهوورە، یعنی ئەمەمان زانی بەس لەگە پارتیەوە بەس ئەو لینکە یەکێتی شێتی و یەکێتی کۆنتاکتی باشی هەیە لەگە ئەبوو کەعب، ینی لە دەستگای زانیاری کە مەسئولی مخابەراتی کۆنی وەزم عێراقا. من هاوڕێشتم لەبی دەستەوە، ینی نەمنووسی، بەڵام ئەبوو کەعبی پێدەگوترێت سالم جمعەیە کۆمەڵێک لەو ناوانە لە سلێمانی داوام دەکەن، یەکێتیین چیە لەگەڵیان، بەس ئەوە لەژێر حکوومەتی عێراق لە پڕێک هاتیە بە سەری داداینە ئەو یەکێتی وازم پێکرا هەندێک تاخیر کە تا جەمال قوتار بینازام. بە هەر حاڵەتەکە جەمال نەژیرە، بەس دەڵێن 13 کەس ژیرایە، ئەو زانیارە لای من هەیە کۆبنەوە بۆ بەسەریاندانە و یەکێک لەوانە ناوی عەلاعەدین کەعبیە کە بە ئەبوو عەباس مەشهوورە، ئیتر لەژێر زەختی ئێران بووە و یەکێتی وەکو بەرتیلەک دایکێ بە ئێران. هەویستم ئەو زانیار بزانم هەر پارتی ناپارچەکە ناکە، یەکێتیەکەش یەکێتی شتێک کات.